بەژمارە 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان بەشداری هەڵبژارنەکانی پەرلەمانی عێراق دەکات لە دەستپێکی بانگەشەی هەڵبژارنەکانیش لە کاتژمێر 12 شەوی ڕابردوو دەست بە هەڵواسینی فلێکسی لیستی 104 و کاندیدەکانی کرا. هەر لەو چوارچێوێژدا سەرجەم ئەنجومەنەکانی شاری سلێمانی لە کاتژمێر 12ەوە بە شەقام و شوێنە گشتیەکاندا بڵاو بوونەوە شەقامەکانیان بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی پرتەقاڵی کرد. پەیمانی خۆمان تازاکەینەوە بە لیستی 104 کۆمەڵ ئیسلامی هەوڵی سەرخستنی ئەم لیستادین پشتیوان بەخوای پەروەردگار کەسانێگە بین بۆ سەرخستنی لیستەکەمان چونکە لیستەکەمان خاوەنی هەڵوێستێکی مەردانەی بوێرانەیە و هەموو کاتێک لەبەرەی گەلا بۆ خزمەتی بە گەل و نیشتیمانەکەی کردووە بۆیە ئێساکانە زۆر سەربەرزین کە لەم کاتی شەوەیە خەڵک خەوتووە ئێمە خەریکی ئەوەین کە پۆستەرات و بانگەشەی هەڵبژارنی خۆمان لە کاتی یاساییە دەست پێ کردووە ئومێدەوارین خوای پەروەردگاریش تەوفیقمان بدا هەموو یەکێکیش هەموو ئەو خەڵکانەی کە دڵخۆشن بەم لیستەی ئێمە ئومێدەواری ئینشاڵڵا ئەوانیش هاوکارمان بن بە دەنگ و بە ڕەنگیان. پێچەوانەی کەش و هەوا ساردەکەی سلێمانی کادرانی کۆمەڵی ئیسلامی بۆ سەرخستنی لیستی 104 تا بەرەبەیان لە شەقامەکاندا سەرقاڵی هەڵواسینی پۆستەر بوون. کاندیدەکانی کۆمەڵیش بەڵێن دووپات دەکەنەوە وەکو چۆن لە ڕابردوو لە نێو خەڵک و لەگەڵ خەمی خەڵکدا بوون بە هەمان شێوەش لە داهاتوو دەمێننەوە چونکە ئەوە ڕێبازی کۆمەڵبوونیانە. ئێمە بە ئەرکێکی ئاینی و نیشتیمانی خۆمانمان زانیوە کە پشتیوانی لە خەڵک بکەین و داوای مافەکانی خەڵک بکەین. اینجا هەر کاتە باڵێن لە کات و شوێنی خۆیە. ئێستا پێمان وایە ئەمە قۆناغێکی زۆر گرنگە بۆ ئێمە کە پەرلەمانتارانی کۆمەڵی ئیسلامی بتوانن لە بەغدا ڕۆڵێکی گرنگ ببینن. ئێمە پێمان وایە مافێکی زۆری خەڵکی کوردستان پێشەل کراوە لەلایەن دەسەڵاتدارانی بەغدا و هەرێمی کوردستانەوە. ئەمە ڕێگایەکی یاسایی و دەستوریە بۆ گەڕانەوەی مافەکانی خەڵک بۆ داکردن لە مافەکانی خەڵک. کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستانیش شەڕی بەدەستێنانی مافەکانی خەڵکی کردووە. ئەوە ژوای کردووە باجی هەڵوێستەکانی بدات و سەری بۆ داخوازیەکانی دەسەڵات نەلەقاندووە. بەرنامەی ئێستا و داهاتووشی هەر بەو جۆرە دەمێنێتەوە. پێم وایە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان شان بەوەیە ناوی بنێن لیستی هەڵوێست لەبەرەوەی ئەم لیستە بەرهەمی 4 ساڵی کۆشش و خەبات و ماندووبوونی کۆمەڵی ئیسلامی کوردستانە هەر لە ئەمیری کۆمەڵی ئیسلامی پەرلەمانتار و وەزیر و کادر و ئەندامان و سەرکردەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەگەر لیستێک شایان بۆ بێ ناوی بنێن لیستی هەڵوێست ئەوە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە لە پرسە هەرە سەرەکیەکانی هەرێمی کوردستان ئەو پرسانەی گرنگ بووە کە حزبی سیاسی تێیدا هەڵوێستیە بێ ئەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان بووە بە ژمارەیەکی کەم پەرلەمانتارانی توانیوەتی هەڵوێستێکی گەورە پیشامدا. کاندیدانی کۆمەڵی ئیسلامی دەڵێن بەڵێنێک نادەن دوای هەڵبژاردن نەتوانن جێبەجێ بکەن. قسەی باقوبریقیش بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵکو و بانگەشەی هەڵبژاردن ناکەن. ئەوان تەنها بەڵێنی ئەوە دەدەن لەگەڵ خەڵکدا ڕازگۆ بن لە پەرلەمانی شەڕی بەدەستێنانی مافەکانیان بکەن و هیچ کاتێک پەنجە بۆ بەڵەیەک بەرز نەکەنەوە کە لە بەرژەوەندی خەڵکدا نەبێت. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.